لە سێبەری باوەڕدا بەرجی سێم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. جیم: ئایا قورئان و زانست یان دین و زانست دژ و پێچەوانەی یەکن؟ پێش لە هەر شت پێویستە بڵێین ئەوانەی باز لە دژیەکێکی لەم جۆرە دەکەن مەبەستیان لە زانیاریە نەک زانست. زانست بۆنی ڕووناچی و حەقیقەت و دینی لێدێت و سیستەمی ئەو ڕاستیانە یان سەرچاوەی ئەو ڕووناچیە کە مرۆڤ بە ڕاستە شەقام دەگەیەنێت. بەڵام ئەو شتەی کە پێی دەوترێت زانیاری بەو جلو بەرگەی کە بە قەد و باڵای بڕاوە و بەو ئەرک و فەرمانبەریەی کە لە سەرشانی نراوە و بەو مانایانەی کە بۆی دانراوە بریتیە لە سیستەمی تاریکی و ئاریشە و قەیرانەکان. زانست لە لای ئێمە و لە ناو ئێمەدا لەدایک بووە و گەورە بووە و ئەسڵ و ناوکەکەی لە ئێمەوە وەرگرتووە. بەڵام زانیاری بەرهەمی عەقڵگەری و ئەزموونگەری ڕۆژئاوایە. ئەو زانیاریە بە ئینکاریکردنی حەقیقەت و حەقیقەتی ڕەها کە سەرچاوەی گشت حەقیقەتەکانە دەست پێ دەکات و گوایە دەیەوێت لە ڕێگەی هەڵە و چەوتی و گریمانەکانەوە بگات بەڕاستی. لە حاڵێکدا ئەگەر حەقیقەتێک نەبێت کە سەرجەم هەڵە و ناڕاستیەکانی پێ بپێورێت، مرۆڤ چۆن دەتوانێت بگات بەڕاستی؟ ئەو زانستەی کە بە چاوی گۆڕا و بۆ هەموو شتێک دەڕوانێت ئەگەر نەگۆڕێک قبول نەکات، چۆن دەتوانێت لە ناوەندی ئەو هەموو گۆڕان و شتە گۆڕاوانەدا دەربچێت؟ هەتا یاسای نەگۆڕ و حەقیقەتی جێگیر نەبێت، ئەزموون و تاقیکردنەوە ناتوانن هیچ کێشەیەک چارەسەر بکەن. دنیای مرۆڤیش بەو شتانە ڕۆشن نابێتەوە. ئەو گەردونەی کە زانست لە ڕێگەی دەستکوتان لە تاریکیدا دەیەوێت تاوتوێی بکات، کتێبی ئەو شت و ڕووداوانەیە کە خوای گەورە بەتوانست و ویستەکەی نووسیوێتی و بە گوێرەی نەخشە و بەرنامە و پێوەر و پرۆگرامێک ڕێکی خستووە و زانستە ڕاستەقینەکانیش بریتین لە کۆمەڵێک راپۆرت کە لە کاروبارە خواییەکان و پەیوەندی نێوان یاساخواییەکانی ناو گەردون لەلایەک و شتان و ڕووداوەکان لەلایەکی دیکەوە داچۆڕاون. خوای گەورە لە پاڵ ئەمەدا کتێبی قورئانی هەیە کە لە سیفەتی کەلامەوە سەرچاوەی گرتووە و لەم کتێبەدا گەردون شی دەکاتەوە و دیشک دەخاتە سەر شتان و ڕووداوەکان. ئەو بەدیهێنەرەی کە گەردونی لە دووتوێی ڕێسا و یاسا و ڕێک و پێچیدا ڕێکخستووە لە قورئانی پیرۆزدا باز لەم سیستەم و ڕێکخستنە دەکات. هەرچی مرۆڤیشە بریتیە لە نووسینەوەی ئەم دوو کتێبە بە شێوەیەکی جیاواز. هەر یەک لە قورئان و گەردون و مرۆڤ دەبن بە شوێنی تیا دەرکەوتنی ناو و سیفەتە خواییەکان و خاوەنی پەیوەندیەکی ناوەچی قوڵن لەگەڵ یەکتردا و یەکتر ڕوون و ڕۆشن دەکەنەوە و لە ئەنجامیشدا سێ کتێب و سێ ناسێنەری گشتین. هەنووکە ئەم سیانە چۆن دەکرێت دژی یەکتر بن و پێچەوانەی یەکتر هەڵبسوڕێن و لە یەکتر داببڕێن. مرۆڤ زانستی ڕاستەقینە بە خوێندنەوەی گەردون و قورئان بەدەست دەهێنێت و لە ئەنجامی ئەم زانستەشدا خۆی دەناسێت، یاخود بە ڕێگایەکی جیاواز سەرەتا خۆی دەناسێت و پاشان گەردون و قورئان دەخوێنێتەوە. گەردون و زانستەکان و قورئان بە وێنەی ڕوانینی مرۆڤ بە هەردوو چاوی لە ئاسۆدا و لە خاڵێکدا بەیەک دەگەن. هەروەک چۆن چاوەکانی مرۆڤ ناتوانن سەر بەخۆ و هەر یەکەیان تەماشای شتێک بکەن و خاوەنی ڕوانینێکی جیاواز بن، بە هەمان جۆر قورئان و زانستە ڕاستەقینەکانیش ناتوانن لە یەکتر جیاواز بن و داببڕێن. ئەو شتانەی کە هەندێک کەس وەکو جیاوازی دەیخەنە ڕوو لە ڕاستیدا تەنها خێلی ڕوانینی ئەو کەسانە دەردەخەن. کەواتە یەکەم شت کە دەبێت ڕاست بکرێتەوە ئەم ڕوانینە ناڕێکەیە. کەسانی خاوەن مانا و ڕووناچی کاتێک لە تاقیگەکاندا لە چاویلکەی قورئانەوە سەرنج لە شتان و ڕووداوەکان دەدەن، زانستەکان لە پێگەی ڕاستەقینەی خۆیاندا دادەنێن و زانستەکان و مرۆڤایەتیش لەو کۆڵانە داخراوە ڕزگار دەکەن کە چاویلکەی مادی تێیخستووە و کۆتایی بە مادەپەرستی جوولەکەکان و معنەویەتگەری مەسیحیەکان دەهێنن. ئێمە هەروەک ناتوانین بە تەنها قورئان بخوێنینەوە و واز لە کتێبی گەردون بهێنین، بە هەمان جۆر ناشتوانین واز لە قورئان بهێنین و عەقڵ لە گەردوندا بخنچێنین و
ڕێگا بۆ ماتەریالیزمێکی ڕق و تەق و سارد و سڕ بکەینەوە. ئەمەیە ئەو ئاوێنە و سەنتێزەی ئیسلام کە ژیان بە ژیان دەبەخشێت. لەلایەک باوەشکردنەوە بۆ هەموو لقەکانی زانست کە هەر یەکەیان وەرجێڕی درەوشانەوەی ناوە پیرۆزەکانی خوای گەورەن و لەلایەکی دیکەشەوە دەستگرتن بەو قورئانەی کە بە چەپکی نورەکانی سەرجەم ئەو ڕێگایانە ڕۆشن دەکاتەوە کە بە بەختەوەری دنیا و دواڕۆژ دەگەن. ئەم ئاوێتەیە بریتیە لە سادەترین و کورتترینی ئەو پوختەیەی کە ئیسلام دەیەوێت بە مرۆڤایەتی ببەخشێت. لە ڕۆژئاوا هەرگیز دین نەیتوانیوە کۆی ژیان لە باوەش بگرێت و ببێت بە ژیانی ژیان. پاش 3 سەدە لە ڕوونی و سازگاری لە پشتی دیوارە تاریکەکانی پەرستگاوە زیندانی کرا و لە ئێستادا جگە لە چەند یاسایەکی ئەخلاقی ڕۆژانە هیچی دیکەی بۆ مرۆڤی ڕۆژئاوایی پێ نییە. لەبەرەم هۆیە کاتێک ڕۆژئاواییەکان زانستیان لە ئێمە وەرگرت لە مانا و ناوەڕۆکی ڕاستەقینەی خۆی دایانڕنی و لەگەڵ ڕێنیسانسیشدا بە تەواوەتی لە قاڵبە تەسک و ڕقەکانی دنیایەکی مادیدا بەندیان کرد. هەرچەندە تا دوێنێ ڕۆژئاوا نکۆڵی لێ دەکرد، بەڵام ئەمڕۆ لەسەر زمانی زانا و بیرمەندەکانی وەک مۆریس بۆکای و ئالێکسیس کارل و کارلایل و گارودی دان بەوە دادەنێت کە زانستەکانیان لە ئێمە وەرگرتووە، بەڵام وازیان لە ڕووی ڕاستەقینەی ئەو کە بریتیە لە بوونی بە تیشێک لە ڕێگەی ڕێنمونیکردندا بۆ لای خوای گەورە هێنا و کردیان بە ئامرازێکی سارد و سڕ لە ژیانێکی مادی و تاریکدا. هەر بۆیە ئەگەر جیاوازی و ناکۆچی لە نێوان دینێک کە لە مانە و ناوەڕۆکی خۆی دوورکەوتوێتەوە و زانستێک کە بووە بەدیلی دەستی ئارەزوە مادیەکان هەبێت شتێکی سروشتی و ئاساییە. ئەم بابەتە لایەنێکی دیکەشی هەیە. تەورات و ئینجیلی دەستکاری کرا و بە ناوی وتەی خواوە چەندەها هەڵەیان لەخۆ گرتووە. ئەو کتێبی پیرۆزەی کە زیاتر لەلایەن هەندێک زانای ئاینیەوە بە ئامانجی چارەسەرکردنی هەندێک کێشەی ئاینی سەردەمێکی دیاریکرا و نووسراون و ڕوویدەمیان تەنها لە دیندارەکان بوو، زمان و شێوازە خواییەکەی کە ڕووی لە هەموو کات و شوێن و ئاستەکانە لە دەستدا، بەڵام دواتر لە بەرامبەر دۆزرانەوەی ڕاستیە خواییەکان لە گەردووندا کە لە گۆڕان و دەستکاری کران پارێزراون دووچاری تەمی گومان و ڕەشەبای ئینکاری بوویەوە. بۆ نمونە کتێبی پیرۆز سەبارەت بە بەدیهاتنی دنیا و هاتنی مرۆڤ بۆ سەر زەوی کات و ساڵ بەڕوونی دیاری دەکات و بەدیهاتنی گەردون لە 6 ڕۆژدا بە دووشەممە و سێشەممە گوزارش دەکات و پەیوەندی نێوان مرۆڤ و خوای گەورە لە چیرۆکی دەرکرانی حەزرەتی ئادەم لە بەهەشدا حاشا وەکو دوو پادشای ڕکابەر وەسف دەکات. لە بنەڕەتدا کتێبێکی لەم جۆرە شتێکی وای بۆ ئەو مرۆڤە پێ نییە کە ڕووی لە دۆزینەوەی نهێنیەکانی گەردون کردووە. جگە لەمە ڕۆژئاواییەکان تەحەمولی ئەوەیان نییە ئاین ئەگەر تەنها لە ڕووی ئەخلاقیشەوە بێت دەست لە ژیانیان وەربدات. ئەم هۆکارانە و هاوشێوەکانیان ئاین و زانستیان لە ڕۆژئاوادا کردووە بە دوژمن و لە دوو جەمسەری دژ بە یەکدا دایان ناون. مەسیحیەت لە بەرامبەر پێشکەوتنە زانستیەکان و گەشەکردنی هەلومەرجەکانی ژیاندا بە وێنەی گەڵایە کە بووە بە ژێربەردەوە ڕووی لە سیزبوون و ڕزین کردو بێبەش بوو لە دابینکردنی پێداویستێ سەرەکیەکانی وەک گەرمی و ڕووناچی و ئاو و چیتر نەیدەتوانی بوونە چرچ و لۆچ و کۆنەکەی جارانی بەسەر خەڵکیدا بسەپێنێت. کاتێکی ژویستی بێتە دەرەوە و ڕووبەڕووی خۆر بوەستێت کات زۆر درەنگ بوو، زانست تەواو پێشکەوت بوو، شتان و ڕووداوەکانیش مەسیحیەتیان ڕەت دەکردەوە. تەنها یەک شتی بەدەستەوە مابوو لە دین دەرکردن. لە هەمبەر ئەمەوە مرۆڤی ڕۆژئاوایی ئەو مەسیحیەتەی کە جاران بەدەستی خۆی لە ژێر بەردا ناشتە بووی دیسان خۆی لە ڕێگەی ریفۆرمەوە دادگایی کرد و پەتی سێدارەی بۆ هەڵخست. ئەمەش تۆڵەکردنەوە بوو لە دین دەرکردنەکەی جاران. بەڵام چه هۆکارێکەیە بۆ لە سێدارەدانی ئیسلام بە هەمان پەت؟ ئایا هەرگیز لە مێژووی ئیسلامدا ڕوویداوە کەسێک لەبەر ئەوەی وتویەتی زەوی دەخولێتەوە لە دین دەرکرابێت؟ ئایا جگە لە ئیسلام هیچ سیستەمێکی دیکە هەیە کە بە درێژایی 11 تا 12 سەدا نیشانی دابێت چۆن بۆ بە ژیانی ژیان؟ هەوڵدان بۆ لە سێدارەدانی ئەو ئیسلامەی کە بە درێژایی چەندین سەدا
بە ناوی زانستەکانەوە مامۆستایەتی هەموو جیهانی کردووە بە بیانووی ئەوەی کە دژی زانستە و ڕێگرە لە پێشکەوتن جگە لە بێویژدانی و ڕقێکی دوژمنانە چیترە. دەبێت هۆکاری ئەم خۆداڕنینە لە ئیسلام حەزی بە سەربردنی ژیان بێت بە ئاراستەی هەوا و ئارەزوەکاندا، یاخود ئەوەیە کە دەبین بە ئامرازێک بۆ ئەو پاشقولەی کە ڕۆژ ئاوا بە ئەنقەست و لە پێناوی بەرژەوەندیەکانی خۆیدا لێی داوین. بەڵێ، ئێمە هەرگیز بە ناوی زانستەوە لە ئیمان و عیبادەتەکانمان و خوا و پێغەمبەرەکەی دوور نەکەوتوینەتەوە، بەڵکو زانستەکان وابەستەیی ئێمەیان بە ئەوانەوە بەهێز کردووە. کۆمەڵی خاڵی دەرچوونی ڕووناکمان هەبوو، بە ناوی خوای گەورەوە هەوڵمان بۆ دۆزینەوەی نهێنیەکانی گەردوون دەدا. هەموو دۆزینەوەیەکی نوێ ئیمان و عەشق و هەیەجانێکی تازەی لە ڕۆحماندا دەهێنایە گۆڕێ و ڕۆحی هەڵمەتی تێدا دەبزواندینەوە و بە دەم وتنی هیتر نییەوە بە بەردەوامی بە نهێنیەکاندا ڕۆ دەچوین. ئەو شتانەی دەرمان دەهێنان مەرواری و مەرجان بوون، هەم سوژدەمان دەبرد و هەم بەرەو تاقیگە زانستیەکان ڕامان دەکرد و بە دەم وتنی زانست و زانیاریەوە بازنەی چاکە و چاکەکاریمان دەچێشا. هاوڕێ لەگەڵ نەشوەی عیبادەتدا خوێندنەوە و نووسین و کێشان و لێکۆڵینەوەمان ئەنجام دەدا. هەرگیز لە ئاسمانی زانستماندا هەڕەمەچی و ئاریشە و قەتیزبوون و کونەڕەشەکان بوونی نەبوو. باوەڕمان بە میعراج هەبوو کە زۆر لە پێش زانستی خەیاڵیەوەیە و هەوڵمان دەدا بە هەمان ڕێگادا گەشت بکەین و نوێژمان بە بناغەی ئەمە دادەنا و معجیزەکانمان دەناسی و قبوڵمان دەکردن و هەمیشە ئامانجمان نزیک بوونەوە بوو لە خوا. بەڵێ، ئامانجی ئەو زانستانەی کە لای ئێمە لەسەر ئەم بناغە گەشەیان کرد بریتی بوو لە مەعریفەتی خوایی و ئەنجامەکەیشی خۆشویستنی خوا و چێژی ڕۆحی بوو.